سڵاتان لێ بازان خۆشەویستانم بەخێر بنەوە لە ڤیدیۆی نوێ هەواڵەکانی هەفتە. دیسانە ئەو بڕگەیەمان داناوەتەوە وەکو پێشووتر ماوەیەک بوو لە بەچەند هۆکارێک ڤیدیۆی هەواڵەکانمان نەدەکرد، بەڵام لەمە دوای ئینشاڵڵا بەپێی توانە هەوڵ دەدەین هەموو هەفتەیەک کە ڤیدیۆی هەواڵەکان پێشکەش بکەینەوە وەکو جاران. لەگەڵماندا بن ئێستاش هەواڵەکانی هەفتە پێشکەش دەکەین. لە یەکەم هەواڵشماندا خۆتان دەزان کە Xbox بە بڕی 67.8 ملیارد دلار کۆمپانیای ئەکتیڤیژنی کڕیەوە لەگەڵ بلیزارد کە سەربەیەک بوون کە ئێستا بلیزارد خۆی ستۆرێج تایبەتیشی هەبوو لەسەر PC، ئێستا ئەویش بووەتە مڵکی مایکرۆسۆفتەوە. ئێستا مایکرۆسۆفت دەتوانێت دیاریەکانی ئەکتیڤیژن و بلیزارد بە کاملی بێنێتە ناو گەیم پاسەوە بەدڵی خۆی. لە ماوەیەکی نزیکدا زۆربەی یاریەکانی ئەکتیڤیژن ناو گەیم پاس بەردەست دەبێتن. وەروە کێشەکەوێ یاریەکانی ئەکتیڤیژن لە بۆ PS4 و PS5 دەچێتن لەمە دوای یاخودنا. فیل سپێنسەر لە تویتەرەکەی خۆیدا ڕایگەیان کە ئەو یاریانی کە پێش لەسەر کۆنسڵەکانی پلاتفۆرمەکانی تردا بەردەست بووە ئەوە لای نادەن و هەروە یاریەکانی کاڵ ئۆف دیوتیش تا چەند ساڵێکی داهاتوش هەر وەکو جاران لەسەر کۆنسڵەکان بەردەست دەبێتن. یاریەکانی ئەکتیڤیژن لەسەر کۆنسڵەکانی تر بەردەست دەبێتن بەبێ هیچ کێشەیەک، هەروەکو پێشتر وەکو جار. بەڵام پێشتر پلەیستێشن دایمەن ئەکسکلوسیڤی تایبەتی هەبوو، واتە یاریەکان پێشوەختە چەند مۆدێک تایبەتی لە بۆ بڵاو دەکرێتەوە، لەوانێ ئەو مۆدانەی نەمێنێتن کە پێشوەختە لە بۆ پلەیستێشنی بڵاو بکرێتەوە دواتر بچێتە Xboxەوە، بەڵکو یەکەم جار لەوانەیە لە Xbox بەردەست بێتن دواتر لەسەر پلەیستێشن بەردەستی بخەنم هەندێک مۆد وەکو ئەکسکلوسیڤ بەکاری بێنن. لە هەواڵی دواترماندا یاری The Legend of Zelda Major Mask دەگەڕێتەوە لە بۆ نیتاندۆ سویچ کە خۆی پێش لە نیتاندۆ 64 بڵاو کراوەتەوە لە ساڵای 90ەکاندا، بەڵام ئێستا دەگەڕێتەوە لە بۆ نیتاندۆ سویچ بە ڤێرژنی HD دەگەڕێتەوە، واتە بە ڕیماسەرکراوی لەسەر نیتاندۆ سویچ بەردەست دەبێتن لەو نزیکانە. بڕیارەکە لە 2022 بێتن بە پێی دەنگۆیەکان، اینجا نازانین 100% کەی بڵاو دەبێت. لە هەواڵی دواترماندا مۆدەرێک لە PC چۆی یاری فاینال فانتازی هەفتی ڕیماسەر کردیتەوە بە شێوازی 6 FPS بڵاوی کردیتەوە کە دەڵێتم وەکو یاریێکی نوێ وا دەبیتن کە پێشتر بۆ شێوازە نەبووە. وەروە یاریکە زیاتر سموت بۆ نەرمتر بۆ وەکو جاران ڕق نامینێتن کە لە پلەیستێشنیەک بە سەرەتا بڵاو کراوەتەوە، بەڵکو بە شێوازێکی نەرمتر یاریەکە بەردەست دەخرێتن کە بە 6 FPS بە مۆدە دەتوانین لە PC دایبەزێنین. لە هەواڵی دواترماندا تۆشیرۆ ناگەشی کە دروستکەری یاریەکانی یاکوزا ئێستا کۆمپانیەکەی خۆی دروست کردووە، واتە وازی لە سیگا هێناوە لە سیگا ڕۆشتۆتە دەرەوە کە پێشتر سەربایەک لە ستۆدیۆکانی سیگا بوو یاریەکانی یاکوزای دروست دەکرد، بەڵام ئێستا کۆمپانیایەکی خۆی ستۆدیۆشی تایبەتی خۆی داناوە کە لەژێر دەستی نێت ئیزەوەی لە کۆمپانیاش تایبەت بە خۆی دانایە لەژێر دەسەڵاتی کۆمپانیای نێت ئیزی گەیمە کە ئەوان کۆمپانیایەکەن کە یاریان دروست دەکرد پێشووتریش. ئێستا بە ستۆدیۆیەکەشی بە ناوی ناگۆشیە کە ناسناوی خۆیەتی لەژێر دەسەڵاتی ئەو کۆمپانیادا کە دەڵێتین یاری وشتی تازە دروست دەکەین، ڕاوازی لە یاریەکانی یاکوزا هێناوە، هیچی تر ئەو دەرهێنەری یاریەکانی یاکوزا نابێت کە خۆی تۆشیرۆ ناگۆشی لە ساڵانی 89ەوە لەگە سیگا کار دەکاتن لەسەر کۆمەڵێکی زۆر یاری دروستکردێت لە بۆ کۆمپانیەکانی سیگا، دەرهێنەری زۆربەی یاریەکان بووە لەوانەش یاکوزا بووە، زنجیرەکانی یاکوزا، بەڵام لەمە دووە لەگە سیگا کار ناکات. لە هەواڵی دواترماندا یاری Elden Ring ئێستا گۆڵد کراوە کە لە بڕیارە لە 25 مانگی 2 بەردەست بخرێتن لە ساڵی 2022، واتە تقریبا مانگێکی کەمتر ماوە کە یاریکە بەردەست دەبێتن لەسەر هەموو پلاتفۆرمەکانی PS4 و PS5 و Xbox One و Xbox Series X و Sش وەروە PCش بەردەست دەخرێت. لە هەواڵێکی تردا لەسەر یاری Elden Ring دیسانەوە دەڵێتن 30 کاتژمێر پێویستە لە بۆ یاریکە بە تەواوەتی تەواو بکەیت، بەڵام زۆرت پێویستە هەتاوەکو تەواوی جیهانی یاریەکە ببینیت، واتە کاتێکی یەکجار زۆر پێویستە ماپێکی یەکجار گەورەی دەبێتن یاریەکە. خۆتان دەزانن یەکە لە یاریە سۆڵسەکان کە قورسن وەکو یاریەکانی دارک سۆڵس، بلادبۆرن، ئەو جۆرانە سۆڵسیان پێدرن، گۆرە یاریە قورسەکانە کە لە ناو جیهانەیەکی گەورەدا دەبێتن ئەو جارە یاری Elden Ring. یاریەکە ماوەیەکی یەکجار زۆرە لە پەرەپێداندا، هیوادارم یاریەکی سەرکەوتوو دەرچیتن، ڕوا جیهانی یاریەکەش دەر یەکجار گەورە دەبیتن، بزانین چۆن دەبێتن. لە هەواڵی دواترماندا ستیم دەڵێتن ئامێری ستیم دێک کویک ریزیومی دەبێتن وەکو Xbox کە بینیمان لە Xbox Series X و S کە کویک ریزیومی هەیە، دەتوانی چەند یاریێک لێ کاتدا بیکەیت و بەدڵی خۆت پاوسیان بکەیت و بچیتە سەر یاریەکەی تر.
بەڵام ئەو تایبەتمەندیەم زۆر پێ باش نییە چونکە وەکو زیادەیە گوایە لە بۆ من چونکە ئەگەر بتوێتن چەند یارێک لێ کاتدا بکەیت لۆچتا هەر خۆشترەوەی کات و یەک یاری دەکەیت پاشەنجی دێ دەرێ لەو یاری چی یارێکی دیکە پێویست ناکە کوێی ڕیزوێمی بکەی بە خێرایی گوازیتەوە هەم لەبەرەوەی کاریگەری ئەگەری زۆرە کاریگەری لەسەر پرۆسسەر و هەروەها ڕامی ئامێرەکە هەبێتن لەوانەیە خاوی بکاتەوە بەڵام Xbox Series X و S بەکارنێنە نازانم کوێی ڕیزوێمی وان کاریگەری لەسەر CPU ڕام و GPOکەی دەبێتن یاخودنا داواڵی دواترماندا یاریەکی نوێ بە ناوی Call of the Kangaroo لە ساڵی 2022 بڵاو دەکرێتەوە لەم ساڵدا کە یاریەکە خۆی سەرەتای ئەو یاریە لە Nintendo GBA واتە Game Boy Advance و هەروە Sega Dreamcast پێشی ساڵانی 2000 واتە لە نۆتەکان بڵاوکرێتەوە یاریە خۆی لەسەر Nintendo Game Boy Advance و Dreamcast بەردەست خرایە پێشتر بەڵام وا دیار وەکو بەشێکی نوێ دێتەوە لە بۆ هەم کۆنسۆڵەکان بەردەست دەبێت بە PlayStation 4 و PS5 و Xbox One و Xbox Series X و S و وەروە PCش بەردەست دەبێت لە هەواڵی دواترماندا کۆمپانیای Electronic Arts کە بە EA ناسراوە کە دەڵێتن سێ یاری Star Warsمان لە ژێردەست داهە ئێساوا لە پەرەپێداندا یەکێک هەر سێکیان لە کۆمپانیای Respawn دروست دەکرێت کە Jedi Fallen Orderیان دروست کرد لە ساڵی 2019 سەرکەوتنێکی یەکجار زۆری بەدەستهێنا کە دەڵێتن لەلایەن سێ دەرهێنەری جیاوازەوە دروست دەکرێتن لەو دەرهێنەرانە یەکەم دەرهێنەریش ستیگ ئەسموسینە کە دەرهێنەر یەکە لە پەرەپێدەرانی یاریەکانی God of War 3 کە پەرەی بە God of War 3 دا یەک لە دەرهێنەرەکان بووە واتە یاریدەدەری کۆڕی بارۆک بۆ لە دەرهێنانی یاری God of War 3 کە بەشداری دەکات لە یەک لە Star Warsەکان وەکو دەرهێنەر لە یەک لە یاریەکانی Star Wars کە لە بۆ کۆمپانیا Respawn دروست دەکات و سەر بە EA دەرهێنەری دومیش ناوی پیتەر هیرسیشمانە کە لەگە کۆمپانیای لوکاس فیلم کە دەرهێنەری فیلمەکانی Star Warsە کە دەرە پەیوەندیێکی زۆر باشی هەبووە لەگەریاندا لە زۆر کار لەگەریان بەشدار بووە وهروە ئەو دەرهێنەرە دەڵێتن لە جێگری دروستکەری یاریەکان میدل ئۆف ئۆنەریش بووە کە لەگەڵ کۆمپانی EA ماوەیەکی زۆرە کار دەکاتن وەروە دەڵێتن کە یەک لە یاریەکان Star Wars بۆ دەبەخشرێتن کە وەکو دەرهێنەرێک بەشداری دەکە لە یەک لە یاریەکان Star Wars کە لە بۆ کۆمپانی Respawnیش یەک لە دەرهێنەرەکانیش کە دەرهێنەری سێمە کە دەڵێتن بەشداری کردووە لە یاریەکانی XCOM پێشتر کە لەگە Microsoft کاری کردیە ئێستا بەشداری دەکات لە یاریێکی استراتیژی Star Wars کە یاری سێمە استراتیژی دەبێتن واتاگەری زۆرە زیاتر لە بۆ PC و بەردەست بێتن بەڵام لە بۆ کۆنسۆڵەکانیش بەردەست دەبێت بەدڵنیایە بەڵام جەماعەتی PC زیاتر حەزیان لە یاری استراتیژیاتە وەروە لەسەر یاریانی Star Wars کە قسەمان کرد لە خەڵکی دەنگدانەوەی زۆری لەسەرەوە هەبوو کە دەڵێتن پێشتر کە کۆمپانی لوکاس فیلم وتی کە یاریەکان Star Wars تیتە لەلایەن EA دروست ناکرێت بەڵکو لەلایەن Ubisoft دروست دەکرێت ئەگەر یەوە هەیە کە یاریش تایبەتش بدەن بە Ubisoft لەسەر Star Wars دروستی بکاتن کە لە خۆمان دەزانین لانێ EA ماوەیەکی درێژە لەگە کۆمپانی لوکاس فیلم کار دەکاتن لە ساڵی 2013 یاریەکانی Star Wars دروست دەکات وەکو Battlefront-ەکانی دروست کردیا کە پەیوەندێکی خۆشی لەگە کۆمپانیای لوکاس فیلم هەیە لەوانەیە ئەو سێ یاریان لێوەرگرتبیتن بۆ ماوەیەک هەتاوەکو سێ یاریە تاڵ دەبی اینجا واز لە یاریەکانی Star Wars بێنن لە هەواڵی دواترماندا یەک لە فانەکانی یاری Resident Evil 4 هەر ساڵە خەریکیەوەیە کە یاری Resident Evil 4 HD بڵاو بکاتەوە بە شێوازی کوالێتیشی باشتر لەوەی کە کۆمپانیای Capcom لە 2014ەوە کە Resident Evil 4 Ultimate HD بڵاو کردەوە کە دەڵێتن 8,000 لە بۆ 16,000 کوالێتی یاریەکە بەرزتر کراوەتەوە واتە پیکسلی یاریەکان بەرزتر کراوەتەوە بەڵام جیاوازێکی یەکجار زۆری نابینی بەڵام دەبینی کە مۆدەڵی کارکتەرەکان و تێکسچەرەکەی کەمێک بەرزترە لە چاو ئەوەی کە پێشتر بڵاو کراوەتە لەلایەن کاپکۆمەوە لە هەواڵی دواترماندا کارکتەری The Rock دەڵێتن کە لە فیلمێکی نوێدا بەشداری دەکات کە لەسەر ڤیدیۆ گەیمەوە وەرگیراوە ئەویش کە ماوەیەکی چەند ساڵە کار لەسەر ئەو جۆرە فیلمانە دەکات کە لە ڤیدیۆ گەیمەوە وەرگیراون هەروەکو ڕامپێجمان بینی وەروە جومانجیمان بینی کە لەسەر شێوازی گەیم بوو وەروە دەڵێت لە فیلمێکی نوێدا لەسەر شێوازی گەیم بەشداری دەکات دڵخۆشم یەکە لە کارکتەرە دڵخوازەکانە لە ناو جیهانی فیلمدا لە هەواڵێکی دیکەدا یەکێک لە فیزیکزانەکانی ئەڵمانی دەڵێتن چیپێکی تایبەتی دروستکرێت لە بۆ نینتاندۆ گەیم بۆی کۆنەکە ڕەشوسپیەکە
دەڵێتن کە دەتوانین بە شێوازی وایفای ستریمینگ یاریەکانی کۆنسڵ و وەروە پیسیش بگواستەوە لە بۆ سەر گەیم بۆی کە دەڵێتن یەکەم یاریش کە تاقی کردیتەوە یاری GTA 5 بە شێوازی ڕەشسپی نیشانی دەداتن وەروە کوالێتەکەشی باشە لە چاو یاریانی کە پێشتر لەسەر گەیم بۆی دیتیتمان چونکە گەیم بۆی زۆر کۆنا لە ساڵی 90 و 89 بوو شتێکەوە بڵاوکرایەوە ئەو ئامێرە کە خۆی ڕەشسپی بە ئەسڵ بەم لەونی ناتوان یاری پێ بکەی هەروە یاری GTA یەکەش بە ڕەشسپی نیشانی دەداتن هەچەندە کوالێتەکەی بۆ شێ نییە کە گەیمەر دەیەوێتن گەیمەری ئێستا دەیەوێتن بەڵام لە بۆ ئەو یاریانی کە خۆی هەیەی گەیم بۆی زۆر جوانترە کە دەتوانی سارە لێخورین وەروە گەیمپلەیەکی کورتی نیشاندا لەسەر یاریەکە لە گەیم بۆی کە ئەو گەیم بۆی ئەو بەکاری دێنێتن کە تەقلیدە تیجاریەکانە ئەوە نییە کە کۆمپانیا ڕەسانەکەی بڵاوی کردیتەوە بەڵام دەڵێتن لە بۆ ئەویش کار دەکاتن دەڵێ ئەو چیپە لەویش کار دەکاتن کە بە شێوازی ستریمینگ یاریەکان دەگوازێتەوە لەواڵی دواترماندا لەسەر یاری سنایپەر ئیلیت 5 تریلەرێکی لێ بڵاوکرایتەوە کە دیسانەوە هێرش دەکاتە سەر نازیەکان کە کارکتەرێکە سنایپەر بەکاردێنیت و وەروە هێرش دەکەی زیاترە و یاریە بە سنایپەر ناسراوە بە قەناس کە دژمنەکانی پێ دەکوژیت و وەروە ئەو مۆشنانی کە ئەو نیشاندانانی کاتێک تەقە لە ئەندامێکی جەستەی ئەو دژمنانت دەکەیت ئەو یاریە بۆ بەناوبانگە کە دیمەنی زۆر جوانی تێدا تێکشکاندن و ئەو بابەتانی زۆر بە جوانی دروست دەکرێتەوە کە من خۆم یاری سنایپەر ئیلیت سێم تاوا کردێ بەڵام چارم نەکردیە تاقی دەکەم و ئینشاءالله هیوادارم کە یاریێکی سەرکەوتوی لێ دەربچیتن سنایپەر ئیلیت 5 یاریێکی چێژبەخشە بەڕای من یەکە لەو یاریە خۆشانەی کە سنایپەرانەی کە تاقیم کردیتەوە وەرای یاری سنایپەر ئیلیت 5 لە ساڵی 2022 ئەم ساڵ بەردەست دەبێتن لە حاڵی دواترماندا تریلەرێک لە سەیارێکی نوێ بە ناوی گۆرد بڵاوکرایتەوە کە تریلەر سینەماتیکیە کە یاریێکی استراتیژی دەبێتن دەڵێتن خەیاڵی و وەروە تاریشی دەبێت یاریەکە کە لەلایەن دەرهێنەری یاری ویچەری سێوە پەرەی پێدەدرێتن ئەو یاریە کە لە بۆ پیسی بڵاو دەکرێت تەنها لە بۆ پیسی باسی کۆنسڵی نەکردیە تاوەکو ئێستا تەنها باسی پیسی کردیە کە زیاتر یاریانەی استراتیژی نەسە کۆمپیوتەر زۆر بەناوبانگن وەروە یاریزانانی پیسی زیاتر حەزیان لە یاری استراتیژی لە هەواڵی دواترماندا تیزەرێک لەلایەن کۆمپانیای کرایتێکۆ بڵاوکرایتەوە کە لە تیزەرەکەدا بە شێوازێکی ڤیدیۆی ژمارەیەکی 4 دەردەچن کە ئاماژەیە لە بۆ یاری کرایسیسی 4 بە ناوی Join the Journey Become to Hero کە یاری کرایسیسی 4 هیوادارم یاریش سەرکەوتوی لێ دەربچێتن چونکە بەشەکانی پێشترم کردیە زۆرم بەدڵ بۆ یاری ناوازنە بەڵام پێ دەچیتن کە یاریەکە و جارە پۆزە کلیپس بیتن چونکە بە پێی تیزەرەکە خانی ڕووخا و خان و بینای ڕووخاوی نیشاندا کە بە شێوازی وەکو بەرد کە بە شێوازێکی تیزەری دروستکراوە بوو کە نازانم یاریەکە بە شێوازی پۆزە کلیپس دەبیتن یاخود ناواتە دنیا تێکچوون دەبیتن یاخود نە بەڵام ئەگەر یاریکە بۆ شێوازە بیتن هیوادارم کە شتێکی جوانمان نیشان بداتن کۆمپانیا کە یاریەکە سەقەت نەکەنەوانیش لە هەواڵی دواترماندا یاری هێڵۆ ئینفینی ڕیکۆردی خۆشکاندەوە کە لە زنجیرەکانی یاری هێڵۆ هیچ یەکێکیان ئۆندەی لێ نەفرۆشتەوە لە ماوەی سەرەتای بڵاوکردنەوەی یاریەکە کە زیاتر لە 20 ملیۆن پلێری هەیە لە یەک کاتدا کە ئەوە ژمارەیەکی پێوانەیە لە بۆ یاریەکانی هێڵۆ کارە باشمان کوژایەوە کە لە سەرەتاکانی بڵاوکردنەوەیدا ئەو پلێرانەی هەبیت لەواڵ دواترشمانەوە یاریان لە بۆ PlayStation Plus بەردەست دەبریتن لە UFC 4 وەروە پلانت کۆستە کە تەنها لە بۆ PlayStation 5 وەروە Assault on the Dragon Keep کە ئێش لە بۆ PlayStation 4 دەبیتن ئەوش هەواڵەکانی هەفتەیەمان هیوادارم بەدڵتان بێت تا هەفتەیەش کاتێکی دیکە بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ